ئەم کاتتان باش بەڕێزان من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تاوتوێی کۆبوونەوەی حزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی تاوتوێ دەکات. باس لە ڕەوشی نێوەخۆی هەرێمی کوردستان دەکەین، چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمان، ئەگەرەکانی کاراکردنەوەی پەرلەمان، هەنگاونان بۆ ریفراندۆم و سربەخۆی. ماوەیەکی زۆرە سەرۆکی هەرێمی کوردستان پێشنیازی خستە بەردەم حزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کێشەکانیان چارەسەر بکەن، هەمویان بەیەکەوە هەنگاو بنێن بۆ ریفراندۆم و سربەخۆیی. وەک ئەو دەڵێت بە خەڵکی کوردستان ئەو دەرفەتە لە دەستخۆی نەدا و خەونە گەورەکەی خۆی بەدەست بهێنێت، ئەویش ئەنجامدانی ریفراندۆم و دواتریش هەنگاونان بۆ سربەخۆییە. ماوەکی زۆرە سستی هەیە لە کۆبوونەوەی حزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. تاوکو ئێستا هەرچەندە لە پێشودا گروتینەکە بوو بۆ کۆبوونەوە، بەڵام ئێستا ئەو گروتینەش نەماوە. ئەم جارە سەرۆکی هەرێمی کوردستان گۆمەکە دەشڵەقێنێ، داوا لە هەموو حزب لایەنە سیاسیەکان دەکا سبەینێ بەشداری بکەن لە کۆبوونەوەکی گرنگ کە لە هاوینە هەواری سەلاحەدین بەڕێوە دەچێت. ئەم کۆبوونەوە گرینگە پەیوەندیدار دەبێت بە پرسی ریفراندۆم و هەنگاونان بەرەو سربەخۆی. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری بەڕێز فەرحان جەوهەر، ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان. بەخێربێ کاک فەرحان. هەروە لە شاری سلێمانیەوە میوانداری بەڕێز سالار مەحموود، ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سالار بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. پێم باشە کاک فەرحان، زۆر سپاستانەکەم. تۆ لە منەوە نزیکی، پێم باشە لە تۆ دەست پێ بکەم. تا ئێستاش بەشێک لە حزب لایەنە سیاسیەکان، ئەگەر من نەمەوێت ناویان بهێنم، دڵنیان نین لەوەی کە یاخود بە گومانن لەوەی کە پرۆسی ریفراندۆم و سربەخۆیی جددیە لە هەرێمی کوردستان، قەرارێکی جددی بۆ درراوە و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان کاری بۆ دەکات. چۆن ئەو قەناعەتە بۆ ئەو لایەنانە دروست دەکەن، بەرچاوڕوونیان دەدەنێت کە ئەمە هەنگاوێکە بەرەو دواوەی نییە؟ بەڵێ، زۆر سپاس سەرەتا سڵاو لە بینەران و لە ئێوە و لە هاوکاریشم کاک سالار. ئەم پرۆسە ریفراندۆم پرۆسەیەکی گشتگیری نیشتیمانیە، تایبەت نییە بە حزبێک، ینی لەسەر ئێمە نییە دڵنیایی بدەینە لایەنێکی سیاسی لایەنێکی تر. ئەوە ئەرکی ئێمە نییە، لەبەرەوەی ئێمەش وەکو ئەوان ینی گرنگە بۆ ئێمە و بۆ ئەوانیش گرنگە، بۆ خەڵکی کوردستان گرنگە. پرسێکی نیشتیمانیە، هیچ پرسێکی حزبی نییە تا لایەنێکی حزبی بچی گرنتی بدەتە لایەنێکی تر. بەڵام چییە؟ سەرۆکی هەرێمی کوردستان بمانەوێت نەمانەوێت لەسەر پارتی حیساب، سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوە. ئەوەی کە باز لەسەر بەخۆیی دەکا لە ریفراندۆم دەکا، ئەمە خودی مەسعود بارزانیە کە دەڵێ سبەی دەبێ هەمویان. ئەمە لەوانەیە ئەرکەکە لە سەری فەرز کرد بێ کە باس بکاتن، ئەرکەکەی خۆی مەهامی خۆی لە سەری فەرز کردووە، وەکو سەرۆکی هەرێم، وەکو سەرۆکی حکومەت باسی بکەن. ئەی کێ باس بکە گەروان باس نەکەن؟ ینی پرسەکە هیچ پرسێکی حزبی نییە، مزایدەی سیاسی نییە، هیچ مزایدێکی سیاسی نییە. ئەرکی خۆیان ئەم قۆناغا ئەم ملەتە بەرەو پێشەوە بن، ینی هیچ منەتێکی تێدانە، هیچ فەزلێکیشی تێدانە، هیچ کەسبێکیشی تێدانە بۆ پارتی بۆ ئەوەی بڵێن بکاتە منەت بەسەر خەڵکی کوردستان و سەر لایەنەکانی ترش. ئێمە لەگەڵەوەدانێک کە پرسێکی نیشتیمانیە، وەکو گوتم ئەمە ئەرکی خۆیانە، ئەم بەڕێزانە کار بۆ ئەمە بکەن. دەڵێن ینی مەسەلەی سربەخۆیی ینی جددی نییە، باشە بابکەتی سیاسی جددی چۆن جددی نییە؟ بە ئەمان مەسەل کۆبوونەوە ئەکرێت، لە کۆبوونەوەکان بەشدار بن، هەنگاو بەهاوێژن، بە تێز و ئەنتی تێز و نەزەریاتەوە نەچنە ناو مەسەلەکەوە، بە نەزەریای موئامەرە وەری مەگرن، با بچنە کۆبوونەوە کە بزان مەوعیدێک دیار بکەن لەسەر پرسی ریفراندۆمەوە. ئایا ئەگەر مەوعید دیار کرا و هەمویان موافق بوون، ئەو کاتە دەبین کە دەکرێت یان نەکرێت. باشە، چ شتێک هەیە وا بکە کە ینی ئاماژەیەک بی لەوەی کە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان جددیە ناگەڕێتەوە بەرەو؟ زانی ئەم جددی بوون و ناجددی بوون ناکرێت مرۆڤ بسەلمێنەی کە
تو لایەنێکی بەرامبەری یان ناکۆکی سیاسیمان هەیە من جددیم ئەمە سەرۆکی هەرێماڵی کۆبوونەوەیکی سبەی زۆر چارەنووسازەکە بەنسبەت ئەوەی کە وادەیەک دیار بکرێت بۆ ڕفراندۆم لەگەڵ UN باس کراوە لەگەڵ لایەنەکانی دەرەوە باس کراوە لە کۆنگرێس باس کراوە لە مەجلسی ئەمن قەزیەکە کراوە هەموو لایەنە دەرەکیەکان ئەڵێن مەسەلەکە بەس تەنها کاتەوەی چیتری نەماوە باشە بۆ لە دەرەوە هەموو باوەڕ بکەن تۆ لە ناوخۆ باوەڕ نەکەیت ئەمە کێشێکی گەورەیە وەکو گوتم ڕفراندۆم با نەبیتە فەزلێک و منەتێک بەسەر خەڵک و بەسەر لایەنەکانی نابی بە مەکسەبێک بۆ پارتی لێک بدەنەوە نابی وەتە سەوەرکەن لەبەرەوەی سەرۆکی هەرێم ئەم قسەیە کردووە ئیدی ئەمە مەکسەبە بۆ پارتی ئەمە زەرەر لە خۆیانە دەن و قازانج لە پارتیە دەن من حەز ناکەم مهابیر بکەنەوە بۆ ئەوی پرۆسەکە زەرەری پێنەگا ئەوە گرنگە کە بزانن ئەمە مەهام و ئەرکێکە کە ئەم بەڕێزانە جێبەجێ بکەن و لە سەریانە لەگەڵ لایەنەکانی تر باسکەن بەڵام لە سەریانە مشاورە بکەن کۆدەنگی بۆ پەیدا بکەن ئەمانە بەڵێتەواوە ئێمە لەگەڵ ئەوەدانە کۆدەنگی بۆ دروست بی بۆ مەسەلەیەکە لەگەڵ ئەوەدان ئامری ناوخۆ گرنگە بەڵێ گرنگە ئامری ناوخۆ گرنگە یەک ڕێزی ناوماڵی کورد زۆر گرنگە کوردیەک بێ لەم قۆناغەدا زۆر گرنگە ئەو ڕیفراندۆم مافێکی یاسایی دەستوری هەر کەسێکە لەسەر هەر پرسێک سیاسی بێ اقتصادی بێ ئەمنی بێ تیجاری بێتن زۆر باش بەڕێ سالار دێمە لای تۆ ینی زۆر جار سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی داوە کە کۆبنەوە لەگەڵ سەرکردەی حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت زۆر جار قسە و باسی زۆری لەسەر کراوە بۆ چوونی بەڕێستان کۆبنەوەکەی بەیانی پێتان گرینگە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چاوەڕێ دەکرێت بەشداری لەو کۆبنەوەیدا گۆڕانکاری لە پێ کاتەکەی دەکا ناکە بەشداری یەکێتی بە گرنگ دەزانرێ حەزب و لایەنە سیاسەکان بە گرنگ دەزانی بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ من داوت کرابووم بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی عەقدەکانی نەوت و بابەتی داهاتی نەوت و ئەوانە بەڵام دیارە بابەتەکە گۆڕاوە بە گفتوگۆکردن لەسەر کۆبوونەوەی سبەینەی لایەنە سیاسیەکان ئەم بابەتەش گرنگە بەڵام گرنگتر لەوە ئەوەیە ئێمە بە زمانی قسە بکەین کە ئەو ترازانش هەیە نەهێڵدرێ و بەجددی هەنگاو بندرێ بۆ ئەوەی ئێمە پێکەوە بتوانین بۆ هەموو ئەو ئامانجانەی خەڵکی کوردستان دەیخوازێ کار بکەین و حزبی کوردی لێ بەم میکانیزمە چی بار بۆ خەڵکی کوردستان دروست نەکاوە لە ڕووی نەفسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە هیلاکی نەکا من ڕەئی شەخسی خۆم هەیە پێم وایە ئەم کۆبوونەوانە بەرهەمی نابێ و بەو مانایش کە زەمینە سازی بۆ نەکراوە وە کۆبوونەوەکان دەبێت لە سەرەتا ئەگەر بۆ پرسێکی نیشتیمانیە دەبێت دامەزراوەی نیشتیمانی سەرپەرشتی ئەم کۆبوونەوانە بکە و لە ڕاستیدا من وای نابینم ئەم کۆبوونەوانە بەرهەمێکی هەبێ ئەوە بۆ ڕژبینی بەڕێ سالار دروستەکە زۆر باشە بۆ ڕژبینی بەڕێ سالار ینی هۆکارەکەت چییە تەنیا لەبەر ئەوەیە کە هەر لە ئێستاوە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕایانگەاندووە کە بەشداری لەو کۆبنەوەیە ناکەن ینی تەنیا ئەمە هۆکارەکەیەتی من هیوادارم جەنابتان واقعی بین بن و بەهار نهێننە سەرچۆکان من ڕەشبین نیم من واقعی بینم لەو ڕوانگەیەوە و دڵخۆشم بەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان پێشوازیم کردووە لە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی سۆسیال دیموکراتی فینلەندی و جێگیری وەزیری پێشووی دەرەوەی فینلەندا کە پێی ڕاگەیاندین کە بەڵێ بۆ کوردستان کاتێتی هەنگاوی ئەمەلی بنێ بۆ سربەخۆیی بەڵام دەبێت لە بنەمادا زەمینە سازی بۆ بکرێت لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی دەستگا نیشتیمانیەکانەوە ئەمە بکرێت من ڕای تایبەتی خۆم هەیە لەسەر پرسی سربەخۆیی کە لە ڕاستیدا حزبە سیاسیەکان بەم ماندووبوونەوە بەم دابڕانەوە بەم یەکتر نەخوێندنەوە بەم بێڕێزیکردنە بە یەکتری ئەڕۆن بە کەسوکاری شەهید و ئەنفال و کیمیاباران و بە خەڵکی کوردستان کە ئێستاکە لە جەبهەکەن بەوان دەڵێن ئێوە سربەخۆیتان دەوێ من ڕەم وایە خەڵکی کوردستان زووتر بە خوێن بڕیاری داوە کە سربەخۆیی ئەوێ و دەیەوێت لە عێراق جیا ببێتەوە و ناکرێت بەم میکانیزمەوە مامەڵە لەگەڵ ئەم ئیحساسە بکرێت ئەوە خەڵکی کوردستان نییە نایەوێت ئەم ئامانجە بێتە دی ئەوە حزبە سیاسیەکانی کوردستان کەواتە تۆ لەگەڵ ئەوە دای بەڕێ سالار دەبێت تەواوی کێشەکانی کوردستان ینی وەکۆ لەگەڵ ئەو بۆ چوونە دایکە کێشەکانی هەرێمی کوردستان هەمووی چارەسەر بکرێ اینجا بەیەکەوە هەموو حزبەکان ئیتفاقکەن لەسەر یەک مێز اینجا بڕیار بۆ سربەخۆیی بدەن بەڵام پێت وانییە ئەمە شتێکی زەحمەتی خەیاڵاوی بێ بە تایبەت لە ناو کووردا کە گەمەیەکی نێودەوڵەتی لە نێو کووردا هەیە ئەم وڵات دەستی هەیە ئەم وڵات بەرژەوەندی هەیە
بەڵێ لە ڕاستیدا هەموو حزبە کوردستانیەکانیش پێکەوە کار بکەن وەکو چۆن کابینەی هەشتم و سەرۆکایەتی پەرلەمانیشان هەڵبژار و کاتە هەمومان پێکەوە بووین نەماتوانی هەموو کێشەکان چارەسەر بکەین و بەم مۆدێلە حزبیە و بەم میتاڵیتیای بیرکردنەوە و مامەڵەکردن لەگەڵ یەکتری بەشێکی کێشەکان حەل نابن. من ڕەئەم وایە ئەگەر ئیرادە هەیە بە فعلی بۆ سەربەخۆیی فەرموون پەرلەمانی کوردستان چۆن پەکراوە بەو جۆرە پەرلەمانی کوردستان با کارا بکەینەوە لەناو پەرلەمانی کوردستاندا بڕیار لە سەربەخۆیی کوردستان دەین ئەو کاتە خەڵکی کوردستان هەموو پشتیوانیمانەکە. خەڵکی کوردستان پێویستی بەوە نییە تاقی بکرێتەوە ئایا سەربەخۆیی ئەوێ یان نایەوێ و هیوادارین ڕیفراندۆم بۆ مزایدات نەبێ هیوادارین ڕیفراندۆم بۆ کارتی شار نەبێ بۆ هیچ سەرلایەنێک و لە مەسەلەی سەربەخۆیشە بابەتی سەربەخۆی نەموڵکی پارتیە نەموڵکی یەکێتیە نەموڵکی گۆڕانە کۆمەڵە هیچ حزبێکی سیاسیە چەندین سەرکردەی پارچەکانی تری کوردستان و ئەم پارچەیەش سەری خۆیان دایە قەنارە لە پێناو سەربەخۆیی کوردستاندا لەبەر ئەوە هەر میدیایەک هەر ئاراستەیەک هەر حزبێکی سیاسی ئەم بابەتە بەستێتەوە بە شەخصێکەوە بە حزبێکەوە ئەمە لە بنەمایە پێچەوانەی هەنگاونانە بۆ سەربەخۆیی لەبەر ئەوە ئێمە پێویستمان بە زەمینە سازیەکەیە ئەمەونی لە مێژینەی گەلی ئێمەیە زۆر باشە چوال لێ دەکا ینی ئەو قەنەعاتە لەلا دروست بێ کە بەڕاستی ینی ئەو ئیرادەیە نییە کە بەجددی هەنگاو بەهاوێژێ بۆ سەربەخۆی ینی ئەو گومانە چێ لە لای تۆوە لە لای ئەو کەسانی کە هەڵگری ئەو پەیامن من گومانم نییە من نوێنەری خەڵکی کوردستانم دامەزراوە نیشتمانیەکەم بە بڕیارێکی حزبی داخراوە و پرسی سەربەخۆی و بابەتی سەربەخۆی ئەرکی سەرشانی هەمومانە پێویستەکە زۆر بە بێدەنگی مەطبەخێکی کردداری بۆ دابنین و دۆستی بۆ پەیدا بکەین و لەسەر ئاستی هەموو مؤسسات ئیشی جددی بۆ بکەین و ئەو فەراغە لە نێوان خەڵک و حزب نەهێڵین و بڕیار بدەین دەست پێشخەری بدەین مؤسسات کارا بکەینەوە ئەمە عیلاقەی نییە بە گومانەوە کامەران کات دەوڵەت ئێستاکە ئێمە بۆ خۆمان دەوڵەتی ڕانەگەیەندراوین لە کوردستانە باشووری کوردستان دەوڵەتێکی ڕانەگەیەندراوە مؤسساتمان هەیە حکوومەتمان هەیە مؤسساتمان هەیە 26 ساڵە ئێمە خۆمان حکومڕانی خۆمانەکەین ئەگەر خۆمان باعیسی لەباربردننی ئەم تەجروبەیە نەبین لە ڕاستیدا دوژمنەکانمان لە دەرەوە بەهێز نین و بەو مانایی کە ئێمە زەمینەکە ڕەخسیوە بۆ سەربەخۆیی بەڵام ئێمە هەنگاوە فعلیەکەی بۆ نانین ئەوەندەی لەسەر ئاستی میدیا لەسەر ئاستی دروشم لەسەر ئاستی هەنگاوە تۆ کاراکردنەوەی پەرلەمانە بەڕێز سالار ئەوە دەکەم بە پرسیار بۆ بەڕێز فەرهان ینی بمانەوێ نەمانەوێ بزوتنەوەیەک هەیە دژە بەرەیەک هەیە دەڵێ هەتا پەرلەمان کارە نەکرێتەوە ئێمە ینی هەوڵەکان بۆ سەربەخۆی و ڕفراندۆم بە واقعی نابین ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانین ئێمە پەرلەمان بە موسسەیەکی نیشتیمانی زۆر گەورەی وڵاتە ئەبینین خۆتان ئەزانن لە ساڵی 1992 کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژارنەکەش بردیەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو کاتی کە حکوومەت و پەرلەمان ئێمە پەرلەمانمان هەڵبژار وەک پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی پێمان وایە موسسەیەکی گرنگی نیشتیمانیە بڕیارە چارەنووسسازەکان لە پەرلەمانی کوردستانە درێن ئەمە هیچ لاریەک و هیچ ناکۆکیەکمان لەگەڵ ئەو مۆزوعەدانە ئەم مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان تەنها ئێمە تەرەفێکین تەنها و تەنها تەرەفێکین بەڵام تەرەفەکانی تریش هەنە خۆ هەر ئێمە نینە ینی ئایا ئەمە بەتەنیا لە دەستی ئێمە کراوە ئایا ئەمە ئەم ناکۆکیە سیاسی و ئەم بارەدۆخە بەتەنیا ئێمە لێی بەرپرسیارینیان هەموو لایەکمان لێی بەرپرسیارین بۆیە بێ دانیشتن بکەین جارێک گفتوگۆ بکەین ئەمە مەبدەئی حیوار ڕەفز نەکەینەوە ئێمە کورد حیوار لەگەڵ خەڵکی ترەکە لەگەڵ دژمنی خۆیەکە لەگەڵ نەیاری خۆیەکە کەچی لەگەڵ یەکتر ناکاتن ئەمە کێشەی سەرەکی ئێمە یعنی لەوەدا لاریمان نییە ناکۆک نین لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان موسسەیەکی شەرعی نیشتیمانی خەڵکی کوردستانە و ئەبێ لە ڕێی پەرلەمانەوە بیکەن هیچ لاریەکمان لەو مۆزوعەدا نییە بەڵام ئایا ئەگەر مەسەلەکە هەر نەکرێتن و هەر پەکی بخرێتن و هەر لایەنەکان نێنە پێشەوە و تعلق بکەن لەسەر ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان لەگەڵ کاراکردنەوەی هەموو لایەنەکان وا دەڵێن هەموو لایەنەکان دەڵێ ئێمە لەگەڵ گفتوگۆین بەڵێ گفتوگۆ ئەنجام دەدرێت نە پەرلەمانیش تەسەوڕ ناکەم هەمومان لەگەڵ گفتوگۆ بین لەبەرەوەی مەسەل بۆ نمونە بەیانی
کۆبوونەوە ئەکرێ گفتوگۆ ئەکرێ فەرمو دوو لایەن مقاتعی کۆبوونەوەکە گفتوگۆیان کردووە دڵنیام ئەگەر ئەم لایەنە سبەی بۆ ئێران بانگ بکرێن بۆ عێراق بانگ بکرێن ئەچن لە گفتوگۆ ئەکەن لەوێ باشە بۆ لەگەڵ عێراق لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتێکی تر لەگەڵ تورکیا لەگەڵ هەر وڵاتێکی تر تۆ ئامادەبی بچی لەو پایتەختانە گفتوگۆ بکەی بەڵام لە ناو پایتەختی خۆتا لە وڵاتی خۆتا گفتوگۆ لەگەڵ تەرەفێک نەکەی خۆ ئێمە ناکۆکی سیاسیمانەیە خۆ دژمنی یەکتر نینە ئێمە لە دەرەوەی بەڵام چۆن ئەوەندە دڵنیای کە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی گفتوگۆ ڕەت دەکەنەوە هەتا ئێستا بەرپرسێکیان سیرکە سبەی نایەن بۆ کۆبوونەوەی ئەعلانیان کردو سبەی نایەن بۆ کۆبوونەوەی بۆ گفتوگۆ لەکەل سەرۆکی هەرێمی کوردستاندا بابێنە گفتوگۆ کردن یان بەشداری کۆبوونەوە مانای ئەوە نییە تۆ مەوقوف و مەبادی خۆت لە دەست ئەدەی گرنگە ئەوێ دێوێ حوارێکی ڕەخنەکە بگرە کێشەکە تەرەح بکە لەوێ باشتر قسە بکە هەموو ئەحزابەکان لەوێنە ئەگەر حەقی خەڵکی تر لەوێ ئەڵێ لەسەر حەقم بەڵام تۆ هەر لە بیدایەتەوە ئەم مەوزوعە قەتعکەی بۆیە ئەمە ئەم کولتورە کوردیە زۆر خراپە من لەگەڵ تۆ ناکۆکم بەڵام پێکەوە دانیشین ئەمە کێشەیەکی زۆر ڕووی پرسیار بکەمە لای کاک سالار چۆن دەکرێت هەر کەسێک لە ماڵی خۆی دابنیشێ بڵێ من لەگەڵ گفتوگۆ من لەگەڵ ئاشتی من دەمەوێ پەرلەمان کارا بکەمەوە وە کاک فەرهەم باسی لەوە دەکا ینی هەر لە ئێستاوە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئامادەنین لەسەر ئەو مێزە دابنیشن کە حزبەکانی دیکە ئامادەن دابنیشن بەڵێ خۆی لە ڕاستیدا دیدار و کۆبوونەوە و هەماهەنگی و هاوبەشیکردن گرنگە بیرتان نەچێ موسساتی گشتی لە هەرێمی کوردستانە مڵکی حزبێک نییە ئێمە چۆن وا بکەین سەرۆکایەتی هەرێم ببێتە مڵکی هەموو چۆن وا بکەین حکوومەت ببێتە هی هەمووان چۆن وا بکەین پەرلەمان ببێتە هی هەمووان چۆن وا بکەین ئەنجومەنی دادوەری بێتە هی هەمووان کە کارە زۆر بەڕێ سالار هیوادارم دەرفەتم دەی وڵامی پرسیارەکە دەمەوە پرسیارەکە هیوادارم دەرفەتم دەی وڵامت دەمەوە فەرموو کاک سالار بەس ئاگال لە کات بڵێ فەرموو من هەر ئەم جملەیەڵەم هیوادارم کاتم نەیت قسەکەم تەواو بکەم ئێمە موسساتمان هەمووی بەسەر چووە پەرلەمان پەکی خراوە حکوومەت بەشێک لە وەزیرەکانی کار ناکەن بەشێکی وەکالە دەبرێن بەڕێوە دۆخی حکوومەت لە غیابی پەرلەمان دەزانن چۆنە سەرۆکایەتی هەرێم ویلایەتی بەسەر چووە سەرۆکی ئەنجومەنی دادوەری کە لە حکوومەت و لە پەرلەمانیش گرنگترە ویلایەتی بەسەر چووە سەرۆکی داواکاری گشتی کە مافی گشتی دەپارێزێ ویلایەتی بەسەر چووە موسساتەکانی تر پێویستیان بە قانونە بۆ ئەکتیڤکردنەوە ئێمە خەریکە لە غیابی موسساتدا دەمێنینەوە کاتێک ئێمە بمانوێ قسە لەسەر دەوڵەت و دەوڵەتداری بکەین ئەبێ ئاگایەکشمان لە موسسات بێ و دەبێ بڕیارە گرنگەکە بدرێ لە ڕاستیدا ئێمە مەسەلەی سەربەخۆیی کاتێتی پێگەیشتووە بەڵام نابێ ئەمە بێتە جەدەلی کێ لەگەڵە و کێ لەگەڵ نییە بە دڵنیاییەوە هەموو خەڵکی کوردستان لەگەڵا هەر میدیایەکی کوردی بێوێ لایەنەکان پەرتکا لەم پرسە ئەم بابەتە بکاتە مڵکی لایەن و کەسێک و لایەن خەڵکی تری لێ بە دەرکا باشە بەڕێز سالار تۆ ئێستا ینی پەرلەمانتاری سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانی و ئەندامیشی لەو حزبە خەباتی شت هەیە ئەم قسانێکی ئێستا تۆ دەکەیت لەگەڵ سیاسەتی حزبەکەت هاوڕان نییە کە بەشداری لەسەر ئاستێکی باڵا لەسەر کەسی یەکەم بەشداری لە کۆبوونەوەی بەیانی دەکا وەک بڵێ تۆ ینی لە چوارچەوەی یەکێتی کاری سیاسی ناکەی باشە لە نێو یەکێتیدا ینی دوو بەرە هەبێ دوو بۆچوون هەبێ بەرەیەک پێی وابێ ینی دەبێ ئەو مؤسساتانەی هەیە کە لە هەرێمی کوردستان شەرعین سەرۆکی هەرێم شەرعیە بەڵام لە بەرەیەکی دیکەشێ هەمان سیاسەتی کۆمەڵ و ینی ئەمە چۆن دەکرێت ئەمە ینی پێ دوایە شتێکی گونجاوە سیاسەتێکی واقعیە بەڵێ من شانازیەکەم نوێنەری خەڵکی کوردستانم و ئەندام یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵام هیوادارم جەنابەت حوسڵەت زیاتر بێوەکو ئەندام ناوچەیەکی پارتی گفتوگۆم لەگەڵ نەکەی بەڕێ سالار کۆبوونەوەبەڕێ سالار دەکەم هیوادارم مقاتەعەم نەکەی فەرموو بەڵام هیوادارم بەردەوام هیوادارم مقاتەعەم نەکەی و ئاگاد لە ئەوە بێت کە لەگەڵ پەرلەمانتارێکی کوردستان قساکەی من قسە لەسەر سەربەخۆیی و لەسەر مافی خەڵکەکەم و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرپرسیارەتیەوە بەشداری کۆبوونەوەکە و بە نیگەرانیشەوە بەشداری کۆبوونەوەکە لەو بارودۆخەی کە لە کوردستاندا هەیە ئێمە لایەنێکی مەسئولین قسە لەسەر ئەوەکەین کە بۆ پرسێکی نیشتیمانی دەبێ زەمینەیەکی نیشتیمانی بڕەخسێنین هەموو لایەنەکان تیادا بەشدار بن و من لەگەڵ ئەوەم سبەینێ هەموو لایەنەکان بەشدار بن لەگەڵ لەو کۆبوونەوەیە
لەبەر ئەوە دەبێ پێکەوە بەشدار بین جا لای پارتیە بێ لای یەکێتیە بێ لای گۆڕانە بێ لەسەر هەر تاوڵەیەکە بێ دابنیشین ئیش لەسەر ئەوە بکەین کە ئێمە باشە بۆ ئەو دانیشتە دروست نابی بەڕێ سالار بۆچی دروست نابی ئەو دانیشتە گریمان ئەوەی کە تۆ پێ دوایە کەم و کوڕی هەیە پارتیە بۆ لایەنەکەی دیکەی بەرامبەر بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی دەست پێشخەر نابن ئەوان ئاوێک بەو ئاگرەدا ناکەن بەو ناتەباییەدا ناکەن با لە پێناو خەڵکی کوردستان دەست پێشخەر بن دەستبەرداری دکتۆر یوسف محەممەد بن کە بۆتە گرێ کوێرەی ئەو کێشانە کە پارتی پێی وایە بێگومان. بەڵێ کا کامەران لە ڕاستیا من ڕەموانیە کێشەکان لە کوردستانە تەنیا پارتی بن مۆدێلی حزبایەتی لە کوردستانە مۆدلێکی خراپە بارە بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە پێ ئەچێ منێکی یەکێتی جورئەتم زیاتر بێ لە میدیایەکەوە قسە لەسەر ئەم کەم و کوڕیانە بکەم خەڵکێکی تر نەتوانێ یان نەوێرێ یان وای نەبینێ نەگەیشتوێتە ئەو ئاستەی بزانێ ئەم مۆدێلە حزبێ بەسەر چووە لە کاتێکا لە هەناوی ئۆرگانەکان خۆیانەوە بەجددی قسە لەسەر ئەم مەسەلەیە ئەکرێت لەبەر ئەوە ئێمە پێویستمان بەوەیە کە بە نەفەسێک هەنگاوێک بینە دواوە لە تەحەزب دوورکەوینەوە و بە گیانی خەڵکو و بە گیانی بەرپرسیارەتی نیشتیمانیەوە مامەڵە بکەین یاسامان هەیە لە کوردستانە بڕیارمان هەیە یاسا و بڕیار زۆر باشە کاک سالار ببوورە کاتم تەواو بوو کەمتر لە دوو خولەکم ماوە قسە بۆ کاک فەرحان بەجێ دەهێڵم پێ دوایە ینی دەرەنجام دەبی کۆبنەوەی بەیانی زانی چێ بەرج نییە هەر کۆبوونەوە گرنگەوە گفتوگۆ بەردەوام بێ گرنگەوەیە لاەنەکان بەشدار بن گرنگ ئەوەیە لەوێ تاوتەی هەموو ئەگەرەکان بکەن بەشداری ناکە بەڵێ دەزانم بەشداری ناکەن بەڵام لایەنەکان دیکی گرنگە ئەمڕۆ قراری گرنگ ئەگەر بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئیرادەیەکی زۆر پتە و یەکگرتو و بڕیارێکیان هەبێ لە ناوخۆیاندا ئەتوان بارودۆخەکە بە ئێمە و ئەوان و لایەنەکانی تریش کە بەشدارە بن ئەتوانین بارودۆخەکە بەلایەکدا بخەین بۆیە هیوادارم ئەو ئیرادەیە لە ناو لانی کەمی سبەی لایەنەکانی بەشدار بووی سبەی کۆبوونەوەی سبەی نەهەبیتن بۆیە ئەگەر ئەو ئیرادەیە ئەم بڕیارێکی یەکگرتو نەک لەوێ بڕیارێک بدرێت کە چوونەوە بڕیارێکی تر بدەن بە تەکید ئەم بارە بەلایەکدا ئەخرێتن و بڕیارێک ئەدرێ وادەیەک دیارەکرێ بۆ مەسەلەی ڕفراندۆم لە ئەم ساڵدا بکرێتن لەبەرەوەی فرسەت هاتوتە پێش و بارودۆخەکە لە بارە و خەڵکی کوردستان و هەروەها پێشاتەکان گۆڕانکاریەکانی منتقەکە هەمووی ئاماژەی خۆش بەختن بۆ خەڵکی کوردستان کە بتوانێت ئەم پرۆسەیە ئەنجام بداتن. زۆر باشە بەڕێز فەرھان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین و لە شاری سلێمانیەوەش بەڕێز سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک سالار زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران.